من 850 کۆترمەیە 850 بەڵێ 850 کۆترمەیە ئەوە تاری ئێرانە باشە تاری ئێرانە سیباقی پێدەکرێ بەو تارەی ئەمەدبەندی دەفڕی ئەوە لە گەرمای لە گەرمای لە مانجی 6 واتە لە کەشی گەرم دەفرێت بەرێ ئەی لە کەشەکانی تر لە زستان وانە دەفڕی بەس لە گەرمای باشترە لە گەرما باشتر ئەی کۆتری تر ناتوانێت لە گەرما بفرێت دەتانی بەس کۆترێ دەگەڕێ هەیە ناگەڕێ ئەوە بەتواناترە باشە بۆچی پێی دەڵێن تاری ئێرانی تەنیا لە ئێران هەیە لە ئێران هەیە وەخت خۆی هاتە ئێرە نەقلی ئێرەیان بەرێ زیاتر جگە لە ئێران لە کوێی تر هەیە بەس لە ئێران و لێرە هەیە لە ئێران و لە کوردستان لە کوردستان هەیە بەرێ پێی دەکرێت کۆترەکە لە بۆ ناوبانجی خۆتە دەنە لە بۆ هیچکە نییە چەند کاتژمێر توانای مانەوەی هەیە لە ئاسمان 8 سعات 9 سعات دەمینێتەوە واتە 8 سعات لە ئاسمان بەڵێ 8 سعات دەمینێتەوە ئەو کۆترانە چۆنە هەر لە بچووکیەوە حەزت لە بەخێوکردنی کۆتر بەڵێ هیوایەتە لە منداڵی و عەزم لە کۆترە لە منداڵی بەڵێ باش لێرە چەند کۆترت هەیە من دەبینم ڕێژەیەکی زۆر تقریبان 850 کۆترمەیە 850 بەڵێ 850 کۆترمەیە تاری ئێرانی زیاتر چۆن پەروەردە دەکرێن چۆن بەخێو دەکرێن بەفەرخاتی فەرخی لەوەی وەردەگرین جەردی دەکەین ماڵی دەکەین دوای لە بۆ سیباق دایدەنین لە بۆ سیباق بەڵێ